ئەمەی دەیبینن ئۆتۆمبێلی ڕاستەقینەی پۆلیسی هاتوچۆ نییە، بەڵکو تابلۆی ئەو ئۆتۆمبێلانەیە کە کامێرای چاودێری هاتوچۆیان تیادانراوە. ئەو تابلۆیانە بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان لەلایەن پۆلیسی هاتوچۆی هەولێرەوە دروست کراوە و بڕیارە بۆ کەمکردنەوەی ڕوودا و سەرپێچەکانی هاتوچۆ لە نێو شاری هەولێر ڕۆژانە لە شوێنی جیاجیا دابنرێت. بەڕێوبەری پۆلیسی هاتوچۆی هەولێر ئاماژە بەوە دەکات لە 3 مانگی سەرەتای ئەمساڵ 272 ڕووداوی هاتوچۆ ڕوویداوە، بەهۆیانەوە 61 کەس جانیان لەدەستداوە و 241 کەسیش بریندار بوون. بە شێوازێکی تازەمان داهێنا وەکو داهێنانێک ئێستا ئێمە چەند هەیکەلێکمان دروست کردووە وێنە ئەو ئۆتۆمبیلانێک کە هەڵگری کامیرەکانی چاودێرین وەک ئەوانە دروستمان کردووە لە شەقامەکان دامان ناوە نسخە طبق الأصل بڵێن دەرچووە. کاتێک کە لەسەر شەقام دایدەنی کە شوفێران دەیبینن هەست دەکەن کەەوە ئەو ئۆتۆمبیلانەیە کە کامیرەکانی چاودێری تێدایە بۆیە خێراییەکانیان کەم دەکەنەوە. لە قۆناغی یەکەمدا پۆلیسی هاتوچۆی هەولێر بۆ تاقیکردنەوە 8 دانەی لەو تابلۆیانە دروست کردووە. بەوتەی خۆیان کارەکەیان سەرکەوتوو بووە و وەک پرۆژە داویانە بە وەزارەتی ناوەخۆ و بڕیاریشیان داوە ژمارەی ئەو تابلۆیانە زیاد بکەن بۆ 48 تابلۆی هاتوچۆ. خۆم یەک لەو شوفێرانەمەکە لە شێستی لەوانەیە 6 بڕۆم یان 50 بڕۆم شتێکی چاکە هاتوچۆ کەم دەبتەوە خۆی ڕوودانی کەم دەبتەوە شتێکی پێم باشە زۆر. لە سەرەتای ساڵی 2010 کامێرای چاودێری هاتۆتە هەرێمی کوردستان و کاری پێدەکرێت. ڕۆژانە 45 کامێرا لە سنووری هەولێر دادەنرێت، بە تایبەتی لە ڕێگاکانی دەرەوەی شار. شیراز عەبدوڵڵا، NRT هەولێر.